ئەو پارەی بەغدا هاتووە بەڕاستی لێرەیە و تەنها ئەو عادەتە کە ئیطلاق بکرێت ئەوان چاوەڕوانی ئیطلاقکەین کە ئیطلاقی پارەکەیان کرد ئێمە یەکسەر موچە دابەشەکەین یەکەم وەزارەتیش پەروەردە دەبێت و دڵنیایی ئەوەشی دانێ کە بۆ مانکانی داهاتوو حاڵەتە ڕوونادا دووبارە نابێتەوە و لیستێکیان لە ئەنجومەنی وەزیران چەسپاندووە کە یەکەم وەزارەت پێشمەرگە دەبێت دووەم وەزارەت پەروەردە دەبێت لێرە بەدواوە و ئێمە باسی وەزارەتی خوێندنی باڵاشمان کرد چونکە خۆشمان پرسیار دەزانی گوتی خوێندنی باڵاش هەر بەم شێوە دەوێت بەوێتکەوابێ ئەوەی کە گرنگە موچەکە ڕاستە ئەم مانگەدەوە دەکەی بەڵام بە مانکانی داهاتوو دوا ناکەوێت یانی بەپێی ئەو لێدوانی وەزیری دارایی و بەپێی ئەو لیستەش کە ئەنجومەنی وەزیران ڕەزامەندی لەسەرداوە و جێگیریان کردووە باسی مامۆستایانی گرێبەستمان کرد کە ئەوانش حەقیقیانە بە فەرمی بکرێن و ئەوانشی کە وازیان هێناوە لە گرێبەستی بڵێن لە شوێنیان دابدرێتەوە لەو بارەوە پێی باش بوو و گوتی زۆر گرنگە وەزارەتی دارایی لیستێک تەقدیم بکە بۆ بابەتە بۆ ئێمە چارەسەری بکەین و خەریکی دانانی بودجەشین بودجە دابنین مامۆستایانی گرێبەستیش بە فەرمی دەکەین لە چوارچێوەی بودجەدا و باسی وانە بێژانمان کرد چکەوانە بەشێکن ئێستا لە پرۆسەی پەروەردەدا گرنگن بەشێکی گرنگیشن و گوتمان لە باتی ئەوەی ئەو پارە زۆرە بە وانە بێژان دەدرێت ئەو وانە بێژانە بکرێن بە گرێبەست لە بری وانە بێژی ڕەنگەوە کۆمەڵک کێشە چارەسەر بکات چونکە مامەڵەکردن لەگەڵ گرێبەستا وەکو مامۆستای فەرمی باشترە لە مامۆستای وانە بێژ هەرچەندە مامۆستای وانە بێژ مهمن بۆی ئێمە پێمان وایە ئەوانە بە گرێبەست بکرێن گرنگترە باسی دواکەوتنی پارەی محازڕاتمان کرد کە ناکرێت دوا بخرێت ئەو گوتی ئەمە کێشە سیولەیە بەڵام ئێمە هەوڵ دەدەین لێرە بە دوارە سیولەی پێویست لە ناوەندی هەولێر بهێڵینەوە بۆی ئەو دواکەوتنە جارشکە ڕوونەداتەوە چونکە لە هەولێر زۆر دوا دەکەوێت عادەتەن باسی قەرەبوومان کردەوە ئەوەی کە پێشتر کە موچە چاکرا و سلێمانی وەریگرتیە هەولێر وەری نەگرتێ دهۆک وەری نەگرتیە گوتی ئەمە پێوەستە بە سوولێ و هەر کاتێک سوولیا بێ ئێمە قەراری خۆمان جێبەجێ دەکەین و قەرەبووی مامۆستایان و فەرمانبەرانیش دەکەینەوە